لە کەرکووک یەکەم ڕۆژی جەژن چۆن بەڕێوە دەچێت لاوەند بەیانیت باش جەژنیش و پیرۆز بێت یەکەم ڕۆژی جەژن لە کەرکووک چۆن بەڕێوە دەچێت؟ بەڵێ بەیانی تۆ باش مەریوان بەیانی بینەرانی NRT باش جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێ وا دیارە هاوڵاتیانی شاری کەرکووک ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنی قوربان لە کەشێکی ئارامە بەسەر دەبەن بە قوربانی پێشوازیان لەو جەژنە کردووە ئەمێ ئاماژە بۆ بکەم کاتژمێر 6:30 بەیانی لە ڕێگای بەغدا ڕووداوێکی هاتوو چۆر ڕوویدا ماتۆرسکیلێک خۆی کێشا بە پیکابێکدا لە ئەنجامدا خۆشبەختانە هیچ بریندارێکی لێ نەکەوتەوە. بەڵێ سپاس بۆ لاوەند دیارە لە کەرکووکی شوک و ڕۆژانی ئەوکو شارەکانی دیکە مەراسیمەکانی جەژن بەڕێوە دەچێت و ئێستا هاوڵەتیان سەدانی ماڵان دەکەن و ئەوکو ڕۆژە ئەوکو شارەکانی دیکە مەراسیمەکانی جەژن بەڕێوە دەکەن دەچینە هەولێر بۆ